بەڵێ بەڕێزان هەروەکو لەم راپۆرتی هاوکارم مەسعود وەرمەلی بینیتان کە شەقام و کۆڵانەکانی شاری دهۆک ئێستا خەریکی قیرتاوکردنین بۆ قسەکردن لە سەرەما بزانین چۆن ئەمانە بەکارەکانیان هەڵدەستن و چەند شەقام و ئەو شوێنانە چێن کە بە تەواوی ئێستەوە خەریکین گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئەندازیار دیار عەبدوڕەحمان بەڕێوەبەری شارەوانی ڕۆژاوای شاری دهۆک گفتوگۆ دەکەین لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان و قیرتاوکردنی شەقامەکان و کۆڵانەکانی شاری دهۆک. بەڕێز دیار سڵاوت لێبێت پرۆژەکە بەکوێ گەیشتووە ئەو شوێنانی کە قیرتاوتان کردوون ئێستا کوێن؟ سەرجەوەی لەوە سەلەن سوپاسیەوەت کەم سپاس بۆ تۆ. طبعا ئەف پرۆژێت نوکە هەندێک جێبەجێکردنی دانا و هەندێک کەفتینە کاری پروژێت مەیت وەزارەتە شارەوانی ناوگەشە پێدانا پارێزی هەدهۆکەیە ئێکشوان پروژە کونوکە کاتێک بۆری جێبەجێکردنی دا پروژێ 20 متریە شارع مۆسیقێ و شمعهداوین شیت هێتن تا سجنا زرقا و نزیکی 2 کیلومترایە و پاری هاتیە تەرخوا گرم بوو نزیکی 3 میلیارایە و پروژه 30 متری هەر وەسا ترافیکە جادە سەباح ملحەمی ئەوژیت گەهیتە جادە زرقا و ئەوژیک بارگرینیانەکە مازم سەر جادە 30 متریە دێری هەکوان بین هەلگیریت ژبلی و نزیکی 45 گەڕێکێت و نە جادێت ڕئیسی 10 متری و 8 متری ناف گەڕێکێت دووکێ دەهاتینە چێکردن و خزمەتە خەلکی وی خۆشگوزارانی خەلکەوەن وان دەبەرەوەیت بۆ هاتینە چی زۆر باشە ئەمە ئێستا دەست بەکارەکان کراوە بڕیارە تاکەی کۆتایی بێت. ئەو جادەش ئەف پرۆژێت ماگوتین جادە 30 متری بچنێ مایەت بۆری جێبەجێکردنەوە ئەوژی پیچێک ئەگەر مخبەرێک کاتێت ناودل کومەت گوتێ مخبەرە مۆسیقێ ئەوژیک پشتی ڕازەمەندیە ئێکێتیە زانەیەت کوردستانی لەقەی دهۆک ڕازەمەندی دایەک و جادەت ناوێ گۆڕستانی ڕابچیت بۆ مایە 3 ڕۆژەمایە ئەلان کردی ئەو 3 ڕۆژەژیک ئەسبوعات هێت دادێ دیماهیکێن ئەگەر خدانێک لێ پەیدا بوو ئەوێت قەبرادا دێهێنە بە گوهستن و دەست تمامیە جدیکەن و 85 ساڵێ نوکەمەژێ تمام کردی و کارت کرد ئەف جادە. زۆر باشە بەنسبەت ئەو مەقبەرەی کە گۆڕستانی کە هەیە شەقامەکە بە ناوی داڕەت دەبێت دەمەوێت لەبارەی ئەمەوە پرسیار بکەم هیچ ئاستەنگێک گرفتێک دروست بووە ینی پێشبینی یەکەن کە گرفتێک دروست بکات تا ئێستا کەسێک هەیە بڵێ ئێمە ڕازینین شەقامەکەدا بێدا تێپەڕێت؟ خدي أبخو بداية يعني أصلا جالك مازم يعني هيك بداية أمشي بين شهر سر كان احتمال إنه كيف جدد بوري يعني كاتبا كاري درست بس تا أنظن فانسي رجدا كاس لنا بويا خدان كو بيجيتن دي أوريشة بمجد شبن آن دي بيتعرقل بمشروعي أم بيش بينيت كين إكشام بيان دشام بيش أسبوعات هتن أم دست بيبكين تمام كينه به. زۆر باشە ینی ئێستا سەرجەم شەقام و کۆڵانەکانی شاری دهۆک قیرتاو دەکرێن ینی هیچ شوێنێک نامێنێتەوە کە پێویست بکات قیرتاو بکرێت؟ بەێ شوێن دەبینن ما پلانێت هەین پلانێتمەد بەردەوا من هەمی کۆلانی دهۆکی نەهاتینە قیرتاوکردن بەس مەلبەرە ئەگەر بودجێکی پێدوی هەبوو پلانێت مەدید بەردەوام بن و پلانەکەواتە دیاری کراوە ئەمەی کە ئێستا خەریکن کەی کۆتایی دێت و هەروەها ئەو پلانەی کە ئێوە بۆ داهاتوو هەتانە ئەم بڕیارە کەی دەستی پێ بکەن چۆنە؟ ئەوا دەبدیماهی کێتن یعنی هەموو پلانەمەیە 2022 بوو تقریبا یعنی بێم 85 ساڵێژێ تمام بووی ئەف پلانێت مەیە دەهاتی پلانی 2023 ما پلانێت هەیە بۆ مەشروعەت استراتیجیژی و بۆ مەشروعەت عادیژی کود ناوباژی ڕدەچێکین ئەvە هەمی گرێدای هەبوونە پارێ پێویستە ئەگەر نە کەشف و ڤەدیت نێتوان هەمیت حازرن ئامادەنە ئەگەر بودجێ پێویستە بیت وەکو پلانی کرداتان ناو پرۆژەکانی داهاتووتان نزیکەی چەندی تێدەچێت ئەگەر بێت و پارە هەبێت بۆی ئەم پلانە جێبەجێ بکەن؟
ما پلان های بود 2023 هش گشه پیدانه هری ما نزدیک 5 میلیارد و مشروع استراتژی جمعیت های نزدیکی مشروع استراتژی جمعیت های حسب 15 میلیارد تیت پرن یعنی اگر ام دست بکن بس یت آینده ده کو البره یعنی ام جوارینه چه بین ما به 5 میلیارد پروژه هایی کو بردومی بدین خدمت باشە بەڕێز دیار ینی گرنگترین ئەو پرۆژەیە کە پێویست بێت بۆ دهۆک ئێستا کە زۆر پێویستی بێت لە پلانتاندا بێت بۆ داهاتوو چ پرۆژەیە کە بیرتان لە چی کردوتەوە خود پروژه گرنگ کو ملبره چیکین تمام کردن اوورپاسا بناوی ای که هکوان بیشن سر جاده بارزان گل جاده تویت خدمت گذاری زیده باری برفر های کردن جاده 6 متری او جاده که رئیسیه طبعا لدهوکه او جه ایک پلانت ما استراتیجیه چی کردن اوورپاسا زری لاند پروژه ما استراتیجیه چی کردن اوورپاسا ضریبی او جیش پلانت ما استراتیجیه چی گوه پاری پیست هبو دیدست بان پروژه جیکی زۆر باشە لەم پرۆژانی کەوا ئێستا خەریکین لە جادەی شەقامی 30 متری ماسیکە و 20 متری ئەمە تا چەند جەنجاڵی و گرفتەکانی ترافیک کەم دەکاتەوە لە نێو شاری دهۆک طبعا او شارع تقريبا محورين مروف شيد بيجتن الدهوكي مثلا ما جادة 40 متري هاي الدهوكي تسروي دا جادة 30 متري كود بين جادة ديري اف هر دو جادة يلك قرابة الغو ازدحام بون اف جادة نو كي 30 متري ماسيكي يل 20 متري ماسيكي يعني اف شين بيجن بينجي صادش ازدحام هر دو جادة دي كيم كيتن بەڵێ بەڕێستەندا زیاد دیار عەبدوڕەحمان بەڕێوەبەری شارەوانی ڕۆژئاوایی دهۆک زۆر سپاس ماندوومان کردیت کاک دیار